داگیرکەرانی کوردستان لە تەمەنی ژیانیاندا زۆر ڕقیان لەگەلی کورد بووە، بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵی لە ناوبردنیان داوە. ئەمڕۆ کە بە چاوی خۆمان دەبینین کە دەوڵەتی بێهێزی تورکیا لە شەڕدا لە بەرامبەر گەریلای کوردستاندا بێهێز و بێئیرادە بووە، ناچار بووە کەوا چەکی کیمیایی بەکاردێنێت. چەکی کیمیایی لەو شوێنانە بەکاردێنێت کە خەڵکی تێدان، چونکە چەکی کیمیاوی چەکێکی ئەوەندە کوژندەیە تەنیا زیان بە مرۆڤەکان ناگەێنێت، بەڵکو زیان بە هەموو جانەوەرێک دەگەێنێت کە لەو ناوچەیەدا دەژیت. بۆیە ئێمە لێرەوە لە دەڤەری ڕاپەڕینەوە وەکو کوردێک، وەکو هەر کوردێکی دڵسۆز لە هەر بەشێکی کوردستان، وەکو هەر کەسێکی کە هەڵوێستی نەتەوەیی خۆی هەبێت لە بەرامبەر جنۆسایدکردنی دەوڵەتی داگیرکەری تورکیا بێتە دەنگ. ئەو شەڕێکە بەردەوام دەوڵەتی فاشیستی تورکیا چەکی کیمیاوی بەکاردێنی. دیارە ئەو تاوانە کە ئەنجام دەدرێتن بە بەرچاوی دنیای کە ڕوڵاڵەوە هەر کەس بێدەنگە بەرامبەر ئەو تاوانەی ئەوڕۆ کە دشت بە مرۆڤایەتی دەوڵەتی فاشیستی تورکیا بەڕێوە دەباتن. بۆیە من وەکو پێشمەرگەیەکی دێرین داوا دەکەم لە هەر ئیسانەشی ئازادی خواست بەرامبەر ئەو بارودۆخۆی ئەو هێرشە دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و بردومانەکان بۆ سەر باشووری کوردستان داوا دەکەم هەر ئیسانێکی کورد هەڵوێستی جددی وەربگریتن لە بەرامبەر ئەو داگیرکاری ئەوڕۆ لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت. تەنیا بەرژەوەندیان لەوەیدایە کە بێدەنگ بن ئەجینە تو بەرامبەر ئەو هەموو تاوانەی بەرامبەر بە باشووری کوردستان بەڕێوە دەچی بەرامبەر بە دەڤەرەکانی شەڕ لە زاگرۆز و دەڤەری مەتینە ئەنگارۆ ئەوانە بەڕاستی ئەوە جێگای پرسیارە، جێگای سەرسوڕمانە، هەتا کەی بێدەنگی گەورەترین تاوان بەڕێوە دەچی ئەویش بەکارهێنانی چەکی کیمیاویە. بۆیە من وەکو پێشمەرگەیەکی دێرین داوا لە هەموو پێشمەرگە دێرینەکان دەکەم هەڵوێستی جددی وەربگرین بەرامبەر ئەو تاوانەی کە ئەردۆغان و سەپانەکانی ئەردۆغان بەڕێوە دەبن.